زاوای بەڕێز ئەوەت لەبیر نەچێ کاتێک کە دەبیتە زاوای ماڵێک ئەو دایک و باوکە 15 ساڵ 20 ساڵ ئەم مناڵیان بەخێو کرد، بەخێویان کردیان بەدەست تۆ، ئێستا تۆ بۆ ڕێزیان لێ ناگری، وەڵا ناچم و ماڵ خەزورم، وەڵا هەمووشۆی دایک و باوکی نابێ بکات، دایک و باوک کافریش بێ، بێدینیش بێ، فیرعونیش بێ، دایک و باوکە دایک و باوکە، هیچ شتێک نییە دایک و باوکی لە مرۆڤ بسێنێتەوە، خراپیش بێ هەر دەبێ لەگەڵیا چاک بێت. ئینسانی بەڕێز پێی خۆشە خزمەتی خەسوو خەزوری بکات، پێی ناخۆش نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی بوخاری داهاتووە، ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێ زیاتر کێت خۆشەوێ؟ فەرمووی ئەبوو بەکر. یەکەم جار فەرمووی عایشە، دوای فەرمووی ئەبوو بەکر. واتە لە پیاوانە ئەبوو بەکرم خۆش دەوێ، خەزوری بوو، باوکی خێزانی بوو. لە ئافرەتانیشە عایشەم خۆشەوێ، ئیسا لای خەڵکا بڵێ خێزانم خۆشەوێ حیاتە بن، چونکە خەڵ لە دین تێنەگەشتووە، چونکە خەڵک فێری دیکتاتۆری بۆ بەرامبەر بەژن. باو باپیرم کوتەکی وەشانۆ منیش دەیوەشێنم، باو باپیرم وەشانی من نایوەشێنم، ئەوان زوڵمیان کرد، ڕەحمەتی خۆیان لێبێ، غەڵەتیان کرد، ئەوانش لە پێشترۆ بۆیان مایەوە و هەمووشیان لە پێش مردنیانە زۆربەیان ئەوانەی کە کوتەکیان وەشان لە پێش مردنیانە و لە کاتی ئەختیاریانە باجی کوتەکەیاندا، ژن خزمەتی نەکردن، ئەیانە تۆڵەی گەنجێتی لێەکەینەوە، چونکە زۆر عەزیەتیان دەین. زۆرێک مالەوانە بینی بەخوا چەندەها کەسە بوون بە تەمەن بوون بینیانمە وەڵڵی خۆیان قەمیز و جلی خۆیان نەشۆرد. بۆ واکەی؟ وەڵڵا حەقی جاران لێکەم و ناڵم ژنەکە حەقا، بەڵام مەبەستم ئەوەیە کوتەکە ئەوەشێنی باجەکەی ئەدێ، یەک زلێ بۆشێنی باجەکەی دێکە دوای 10 ساڵیش بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی عیب نەبوو، فەرمووی خەزورم خۆشەوێ و عایشەشم لە هەموو کە زیاتر خۆشەوێ لە ئافرەتانە. تۆش پێت عیب نەبێ ڕێزی خەسوو خەزوری خۆت بگرە وەکو دایک و باوکی تۆوان. پێت عیب نەبێ بە خێزانت بڵێ خۆشتمەوە خۆشەویستی بۆ دەربڕی. هیچ عیبێکی تیانەوە پێغەمبەری خوا کردوویەتی صلی الله عليه وسلم. هیچ کەسێکیش حەدی نییە لەو پیاوتر بێ، لەو بەڕێزتر و بە شەخسێتر بێت، هیچ کەسێک حەدی نییە. کەواتە ئاگاداری خۆمان بین.